ناوم هەژارە خەڵکی یاری لێمە پاش سلێمانی کەژانەکەم گرت هەتا ئاتمێرە ئاگام لە خۆم نەبوو، یعنی هیچ ئاگام لە خۆم نەبوو. داخل کرام پێش 6 ڕۆژە لێرە 7 ڕۆژ 8 ڕۆژ بوو، تقریبا ڕیخەکۆرەم تەقی بوو. تو فحص و شتێک لەوە کردم ڕیخەکۆرەکەم ئەمەلیاتت کرد، ئێستا ئەلحەمدولیلا باشم. پێش ئەمەلیاتی ژانەزگەکی زۆرم هەبوو، یعنی نامتوانی بڕۆم، تووڕە بووم و دەگە ژانەزگەکەی زۆر بێ سەعات بووم، یعنی وەزنم زۆر خراپ بوو، نامتوانی بڕۆم. بەس ئەلحەمدولیلا ئێستا لەگە ئەمەلیاتەکەی باشترم. وەڵڵاهی دەستخۆشی و لێکەم، بەڕاستی شوێنێکی باشە، دەست خۆش بخوا خێرتان بویستی. داوامدارینە دەگەڕێمەوە هەریرە ئینشاءڵڵا، پاسەکەشمەوە پێم پیشان دایەوە، دەست و خۆش بخوا خێر بویست. دەبینی ئەوە هەموو کون بووە، ئێرە ڕیخەڵەکەتەوە کاکە ئەوە کون بووە، ئەوە ئێرکانە دەبینی ئێرە کون بووە، لەمەساکە ئەو ئێرە کون بووە، زانە ئەوە ڕیخەڵەکە لەتو کون بووە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.